ئەم کاتتان باش من کامەران حاجۆمەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر نەخۆشی شێرپەنجە. نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە؟ ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە دەبنچێن ئایا زێدەتر پیا و ژن منداڵ تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن یاخودنا؟ لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان چەندە پێداویستی تەندروستی بۆ نەخۆشانی شێرپەنجە دابین کراوە؟ هەوڵەکانی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەکانی بەردەم نەخۆشانی شێرپەنجە چین؟ لەگەڵمان بن هەوڵ دەدەین وەڵامی دروستمان دەست بکەوێت. چۆنی باشی؟ باش. ناو چییە؟ فەرزاد. فەرزاد. تۆ قوتابی بووی فەرزاد؟ بەڵێ. پۆلی چەند بووی؟ 4. چەند دەبی نەخۆشی؟ 3 ساڵ 4. 3 ساڵ 4 ساڵە؟ بەڵێ. چەند دەبی لەم شوێنەی؟ وڵای ساڵێک دەبێت. 1 ساڵە لێرەی؟ بەڵێ. ئازارت چییە؟ کێشەت چییە؟ چەند دەرێت دێشی؟ سینگت دێشی؟ بەڵێ. ئەو پڕی تۆیە؟ بله. ئەو چیرۆکی ئەو چۆن بوو؟ چی بوو؟ بقرآن أو وقت خل المكتبة بي المكتبة وقت ما مستا طلبنا بردت وجمال خود كانوا يتزوجوا كان لو وقت وبربي بيوا بربيوا بله بربيوا عيب نبيت أو شو بيجري بدن كانوا كشليات أما زور زي بيكره عندك أقول ما تسنيا وعندك أقول والله خونا رجع على أساس ولا هات جريكيت بناتو مبرة توريزة لا توريزة قلت من دبي لاقة كي ببرين بۆکار ینی بەس بۆکار گوتە بەربینەوە ئەو هێسکەشکان دەبی هێستک لە ناوێ وەختی عمەیلات کرد دەرێن هێسکەکەی دکتۆر لە تەورێزێک گوت هێسکەکەشکان دیە تۆ چەند دەبی لەگەڵ کوڕەکە؟ وەڵ ئەوە تقریبان 4 ساڵە من دەگەر کوڕەکەدەم 4 ساڵ؟ ئەرێ وەڵ ئەوە 4 ساڵە ئەوە 4 ساڵە من ئەوها کون وکەمت بینە ئەو هەمە پارەی خۆت هیچ خەرج کرد؟ بەخدا ئەرێ وەڵ ئەوە 4 ساڵە بەس لەسەر مەسریفی خۆمە چەند مەسر؟ وەڵی زۆر مەسرفم نەکردە بەخوای تقریبان هەر 4 زەمبرە تەورێز لەو زیانەت تقریبا دەفتەرێک سی وەرەقە بەس لە تەورێزێ لە ڕزایمدا چەند دەبی نەخۆش والله تقريبا 6 مانگا 6 مانگە؟ بله. خزمەت گوزارێکم وەک پێویستن؟ بەرارەوەمە ئەی بینی لە خوای بزیاد ماوەیەکە لێ والله هەموو ڕۆژ دەمێ هەموو ڕۆژ سەردان تقریبا بۆچی دەیت؟ لە خۆی دەمێ خوێنم چ دەکەم هەموو جار دەبی خوێن تێ بکرێت؟ خوێنم چ دەکەم دازیم لێ دەدەنەوە چیرۆکی نەخۆشی باوکی تۆ عم بخۆی گرێ لە سینجا گرێش لە سینجا انتهای بگەرە زۆرە بمانە ئێرانش دکتۆر ئێرە چ پێکرد بوو ئێرانش نەفسیش بوو بە ئۆتیناتمان ئێرە بەڕاستی زۆر باشە لە خین ئەو نییە هیچ مشکلەمان نییە پێشتر کە برتانیانە خەرجی زۆرتان چوو؟ لە ئێران تقریبا 2 میلیۆن 3 میلیۆن ماچوو لە یادەکانی ئێران تقریبا 3 میلیۆن کە ماچوو هەوڵاتی ئەگەر تووشی ئەو نەخۆشیە بی دەرمانەکان لەم نەخۆشخانەیە هەیە؟ ئای وەڵا هەیە بەس ئەگەر نەبی لەو خستخانە نەبی دەی بای دەفەرش بخری ئەتوو قەت کڕیوتە لە دەرەوە؟ ئارە وەڵی بای 500 کڕیمە بای 400 کڕیمە بای 600 کڕیا هەر پێرا ناگەێت لە دەرماشتی ئەو نەخۆشانە لێرە زۆرن حاڵەتی نەخۆشی وڵات زۆرش ئەو دوو قاوز چارشەمان هەت چار قاوش فول دەبی هەچار قاوش فول دەبی ینی خەڵکێکی زۆر خەڵکەکی زۆر خاچیکە لە زۆرە تاکێت هەڕێژەکە هەز دەکەم زۆر زیادی کردە زۆر زیادی کرد چاوسان سارە بەرەو پێش دەچی بەڕۆ زیادون دەچی چوار ساڵە نەخۆشە؟ بەڵێ 4 ساڵە نەخۆش باش چۆنتان زانی ئەمە نەخۆش کەوتووە بە چ شێوەیە؟ هەستی بە ئێش و ئازاری ناوزجی کرد ئەبۆ ئێمەش ڕۆیشتە لای دکتۆری دکتۆر پێمانی بۆ ئەو نەخۆشی عملیات شتما کرد لە عملیاتەکەی ئەو نەخۆشیە دەرچوو زۆر باشە پێشتر تۆ ئازارت هەبوو پێشەوەی تووشی ئەو نەخۆشیە؟ ئازارم نەبوو بەس گرەیەکی گەورە هەبوو لە زگم هەستم دەکرد گرەیە بەس نەمزانی بۆ نەخۆشیە باش ئیهمالت کرد گرەیەکەی؟ ناوەڵە هەر زانیم عملیاتم کرد 3 عملیاتم کرد بە ماوەی مانگەچی دوای کە زەرعەکە دەرچوو گوتی دەبی عیلاجی کیمیایی وەرگری چەند ساڵە عیلاجی کیمیایی وەرگری؟ من 2015 وەرم کرد 3 جورعە ئێستش لە مانجینەوە وەردەگرم دووبارە لە زراوم نوێ بۆ نەخۆشیە. تۆ کچی ماڵی؟ نە منداڵتێ؟ بەڵێک منداڵم یەک منداڵتەیە؟ بەڵێ خوێن نەقز دەکات لە جسمت؟ بەڵێ بەو دەرزەی خوێنم کەم دەکات چەند بۆ ماوەی چەند بەت لە خوێن تێدەکات؟ ئەو ئێستا و سێمینە تێکەم
هەر ئەمڕۆ نە ئەوڕۆنا سبەش تێ دەکەم یعنی پاش زۆرعی دووەم 2 بوتڵم تێ کرد ئەوش زۆرعی پێنجەمە 2 کەم لەو نووسرایە باش داواکاری چییە؟ وەڵاهی ئەگەر حکوومەت یارمەتیمان بدە لەو نەخۆشی ڕزگارمان بیت بۆ ڕەوانەی دەرەوە تام ئەرێ وڵا بێک جاری عیلاج بکرێن کە زۆر ناخۆشە عیلاجەکە بەڕاستی عیلاجەکان باشن ئەوەی لێرە دەکرێن عیلاجەکان باشن بەس بەخۆی پێ هیلاک دەبێت زۆر پێ هیلاک دەبێت زۆر ینی خینەکەی پێکەم دەکات. هەندێک نەخۆش دەبینین لە دەرەوەی هەرێمی کوردستان لێرە خەوتون ئێوە خەڵکی کەش وەردەگرن چارەسەر دەکەن بێگومان ڕۆژانە ئەگەر نیوە نەبیت چیۆی کەمتر نییە چارەیەک زیاتر ئەگەر نیوە نەبیتن هەمووی خەرچی ناوەڕاست و ئەوەی خواروی عراق دێ من برا عربەکان بەبێ جیاوازی لەگەر بۆ لێرە دەکەن بۆ دێنە لەوێ لیان لێرەیە بەخۆی لێر دانیشتی ئێرە ئەو فترەیە لێرە ئاوارە بۆ لێرە یانیش لەوێن دەرێ زۆربەی جار لە منتیقەی مووسڵ لە کەرکووکە و دەوروبەری ئەوێن دەرشت کە دەرمانێت ڕوو لەمەیەک باش ئەو دەرمانانی ئێوە ئێستا بەکاری دێنین بوانەوەکو چارەسەر گران نییە نرخەکەی بێگومان زۆر گرانە لە حسابی ئەوەی وەکو نەخۆشەکانی خۆمان حسابی دەکە بە هەر چەندێک بی بە 15 وەرەقی 20 زیاتر بی کەمتەبێت جیاوازی بە خۆڕایی بەبێت جیاوازی وەکو هەر نەخۆشەکانی خۆمان ینی دێتە نەخۆشخانەکەیەوە بۆ چارەسەر نەخۆشەکانی ئەوانەی وەکو بە ئام هەمووی بەگشتی بۆ شێر پەنجە نێزیکەی لە 85 تا 90 نەخۆش کەمتر نییە ڕۆژانە کەمتر نییە تەنیا بەرێ تەنیا لێرە بێت لە نانەکەری بەرێ ئەو نەخۆشانی ئێرە وەکو ئەورام دێتە ئێرانە ئەوانەی نانەکەری بەشی تێکەراوە لەوانەیە وەکو نەخۆشی خوێن و ئەوانش بەس ئیمە وەکو ئەورام دێ ینی لە 85 کەمتر نییە ڕۆژانە ئەوانەی کە دێن بۆ چارەسەر لە چ تەمەنێکدان منداڵن پیرن ئەوانەی لایمە بەجێرەی تەمەند جوایز کراتەوە جیاواز کراتەوە بەجێرەی نانەکەری ئێران ئێرە لە خوار ینی 14 ساڵ لەستە نانەکەری لە سەری 14 ساڵ تا و گەورەش لێرە عیلاج زۆرترین ئەوانەی کە تووشی ئەو نەخۆشیە دەبن لە کام تەمەن خۆی لە تەمەنەکانیان دیارنی بەپێی ئەوەی نەخۆشیەکەی ئەوە نازانی بێگومان بە تەمەن نییە نەخۆشی شێرپانجا ئەگەر بتێ نەتەوێت ئێستاکە یعنی زۆر بۆ لە وڵاتێ زۆریش بوو یعنی بڵێن وەکو شتێکی باوی لێ هاتیە ئەگەر سەیری داتایەکانی ئەوە بکەی ڕۆژانە و سەیری داتایەکان بکەی زۆر بە بڵێن لە ساڵی پار تقریبان 23,000 نەخۆشمان دیتیانمە ماوەیەکی زۆرە تۆ لە بوارەدا کار دەکەی و لەگەڵ نەخۆشێکی زۆر ژیاوی چی ڕۆکەیەکت بینیوە کە تەسیری لەسەر تۆ کردوێ ینی ئێستاش لە زیهنی تۆ ما بێتەوە وەڵاهی ئەو کاتەی لە تابق 6 بووین منداڵێکی ساڵە تقریبان ساڵەوە خت بوو هینان زۆر ینی دڵمان پێشتا ئەو بوو کە سەرەتانی هەوو نانە گیانی لە دەست نەدا بەڵام کە تاکان لەو عیلاج شتمان دەدایە زۆر دەگریە یعنی زۆر دڵمان پێدەستا زۆر بە ئازار نعیلاجەکە بە ئازار نییە بەڵام منداڵە کە کام لێ بۆ دادنێ و نادناسێ و کام لێ بۆ دادنکان لە بە ئێشە و ئازارە بۆ منداڵێکی وە باشە تۆ پێم بڵێ سەبارەت بەم نەخۆشیە بەڕاست ئەوەی ئەو چارەسەری کە لە کوردستان دەکرێ هەر ئەو چارەسەرەیە لە وڵاتێکی دیکەش دەکرێت سەتانەوەتی چکار نەخۆشمان بینیوە چۆتە ئوردن چۆتە تورکیای چۆتە وڵاتەکانی کەش هاتوۆتەوە نفسی پرۆتۆکۆل و نفسی عیلاجوان بەڵام لەم وڵاتی ئێمە زیاتر لە ڕێگای دەرزی کیمیاوی بەکاردەهێنرێت پێتان وایە ئەمە تاکە ڕێگەیە لە وڵاتانی دیێ شەرع عیلاج کیمیایی ئێمە لە یەکێک لە نەخۆشخانەکانی تایبەت بە شێرپەنجەین لە شاری هەولێر لە ژووری ئامارین هەموو ئەو دۆسیانەی دەبینن وەکو بەرپرسانی ئەم بەشە باسی لێوە دەکەن لە 2007ەوە دۆسەی ئەو نەخۆشانەی کە تەنها سەردانی ئەم نەخۆشخانەیان کردووە لێرە هەیە لە 2007ەوە تاوەکو ئێستا ئەوان باسی لێوە دەکەن زیاتر لە 12,000 کەس لەم نەخۆشخانەیە هاتوون چارەسەریان وەرگرتووە بەشێکیان دوای چارەسەر وەرگرتن گەڕاونەتەوە نێو خێزانی خۆیان و بەشێکی دیکەشیان لەگەڵ وەرگرتنی چارەسەرش بە یەکجاری ماڵ ئاواییان کردووە.
ئەگەر کەسێک لە هەرێمی کوردستان تووشی نەخۆشی شێرپەنجە ببێت بەڕاست دەتوانێت لە نەخۆشخانەکەی ئێوە چارەسەری تەواو بگرێت؟ بەڵێ ئەگە لێرە سەرەتا نەخۆش لە لێرەوە دەستنیشان ناکرێت لە لای دکتۆرێکی ترەوە لە بەشێکی ترەوە زۆربەی جار لە بەشە نەشتەرگەریەکان یا بەشەکانی هەناوە نەخۆش شکی بوونی گرێ لێ دەکرێت بە تایبەتی ئێمە وەکو سنتەری ڕزگاری بۆ چارەسەری شێرپەنجە لە شاری هەولێر سنتەرێکی متەکاملین بە بوونی نەخۆشخانەی ڕزگاری لە تەنیشتمانەوە کە هەموو بەشەکانی تێدایە هەموو بەشە نەشتەرگەریەکانی تێدایە پزیشکی نەشتەوەتە هەر لە دەستپێکەوە تا کۆتایی لە دەستپێکەوە تا کۆتایی دەتوانین نەخۆش لێرە بێت نەشتەرگەری بۆ بکرێت پارچە گۆشتی لێوەر بگرێت ئەوەی کە پێی ئەڵێن زەرە چاندنی بۆ بکرێت و پێویستی بە نەخۆشخانەی ئەهلی نییە؟ لە سەتا نەوەتی نەخۆشەکانمان پێویستیان بە نەخۆشخانەی ئەهلی نابێت ئەگەر لێرەوە دەست پێ بکە هەموو ڕێکارەکان لێرەوە دەست پێ بکە هەموو شتەکان لە ناو نەخۆشخانەی ڕزگاری جێبەجێ دەکرێت هەر لە نەشتەرگەریەوە هەر لە بینینی نەخۆشەوە هەر لە کردنی پشکنینەکانی خوێن بۆی تا پشکنینی شانەی و خانەی و دەرچوونی نەتیجەی شێرپەنجەکەی تا بەشی سیتیسکان و ئێمارای و سۆنەر و لە نەخۆشخانەکانی عێراق و هەرێمی کوردستانیش ناکرێ ئەو دەرمانە تازانە بێن خۆ عێراق بۆ خۆی وڵاتێکی زەنگینە بڵێ ئەوە قسەکەت جوانە ناکرێ بێت یەکەم جار تو ئێمە ئەزانین لە چه قەیرانێکدا بەعام تا ئێستاش قەیرانی دارایی بەرەوکی بەرنەداوین نەبوونی سیولەیەکێکە لە کێشە گەورەکانمان ئەو دەرمانە تەقلیدیانەی کە بەکاردێ ڕۆژانە ئەوانە بە هزار دەردەسەری پەیدا دەکەین ئەو دەرمانانەی کە دکتۆر دەرمانانەی کە باز دەکەی لە بازاڕی ڕەشیش نییە؟ لە بازاری ڕەش جاران هەبوون ئێستا زۆر کەمتر بوونەتەوە لە دوای ئەو پرۆسەیە کە ماوەی پێش و دەستی پێکرد لە بۆ گرتنی دەرمانی قاچاق بەس ئەو دەرمانانە کە بازاری ڕەش هەندێک دەرمان هەیە کە بێتە بازاری ڕەشەوە پرۆسەی گواستنەوەی دەرمانی شێرپەنجە وەکو دەرمانێکی بڵین پاراسیتۆڵ نییە پرۆسی گواستنەوە بێ پرۆسەیەکی تایبەتە لە ناو هەندێک دەرمانەی ئەسڵەن ناتوانانی بە لۆری بیهێنی ئەبێ بە تیارە بێت لەبەرەوەی وەختی هەیە شڵەقانی پرۆسەیەکی معقەدە ئەنجا چ جای تۆ دەرمانێک بۆ معقەدیە هەبێت کە بە ڕێگای حکوومەتەوە بە ڕێگای کوالیتی کۆنتترۆلەوە لە مەتارەوە دێتە ژوورەوە تۆ لە بازاری ڕژبیکڕی و دەرمانە بۆ خۆی ئەگەر هەر ئیسیفادەی نامێنێت لە گرانی نرخەکەی ئیسیفادەشی نامێنێت لە دوو لاوە زەرەر دەکەی باشە ئەو دەرمانانەی کە باس دێوە کرد تایبەتن لە چه وڵاتێک هەیە ئەگەر لە تورکیا نەبێت ئەو دەرمانانە کە تایبەتن زۆربەی زۆری و دەرمانانە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە لەبەرەوەی شتێک هەیە ناوی FDA کە لەوێەوە کە ئەمریکا لە ئەمریکایە لەوێەوە بڕیاری بۆ دەرەچێ ببێ بەس ئەو دەرمانانە یەکسەر لە هەموو وڵاتەکانی دنیا لە هەمان وەختی کە ئەمریکا بڕیاری لێدا ئەم دەرمانە سوودی هەیە بۆ نەخۆش لە هەمان وەختە لە مثلەن لە ئەوروپاشە ئەو دەرمانە نادرێت بە نەخۆش لەوێش پرۆسەیەکی معقەدی هەیە پێداچوونەوەی بۆ کرێت جارێک ترە چێتەوە ژێر تێژینەوە ساڵێک یا دوو ساڵی ئێستا دەرمانی پێویستمان هەیە لە نەخۆشخانە ئێمە ئەو دەرمانانەی کە پێویستن لە سەیان بڵێم 5مان 6مان زۆر باشە چەند دەرمانێکی کەم ئێستا لێمان بڕاوە نییە پرۆسی هێنانی دەرمانی شەروە ئاسانی هەروەکو نابێ بەراوردیکەین لەگەڵ دەرمانە ئاساییەکانی هەوکردن و مەسەلەن ئیلتیهابات و یان حەبی پاراسیتۆڵ و ئەمانە پرۆسەیەکی قورسە دەرمانی شێرپەنجە لە هەموو کارگەکانی دنیا ئامادە نییە دانرابێ و لە ناو مەغزە نابێ و هەست کاتە تۆ ویستت ئەو یەکسەر بۆت ڕەوانەکە ئەبێ بەلانی کەمەوە 3 مانگ پێش ئەوە تۆ داوای لێ بکەی بە ئەو بڕێی کە تۆ پێویستە ئەو بۆ دروست دەکا و بە ڕەوان دەکە باشە سەبارەت بە دەرمانەکان حکوومەتی هەرێم خۆی دابین دەکا یان عێراق یان لە ڕێگای ڕێکخراوەکان لە سەرەتای قەیرانی داراییەوە تا ئێستا لە دوای بڕینی بودجەی هەرێم و کەمکردنەوەی ئەو بڕە دەرمانە زۆربەی دەرمانەکانی خۆمان لە ڕێگای سندوقی کۆمەکی شێرپەنجەوە لە کوردستان دابین دەکرێت بەشێکی کەممان لە بەغداوە بۆ دەهات
بە ساڵی 2014 و 15 بەرەبەرە کەم بووە تاوای لێ هاات ماوەیەکی زۆر بۆمان هات تووشی کێشەی گەورەی کردین ئێمە ئەوەندەی پێمان دابی نەکرا وەختی خۆی بەوەی ئەوان پڕمانە کردەوە کە کەوای لات هیچ دەرمان نهات بۆ ماوەیەکی زۆر کێشێکی زۆری دروستکردین ماوەیە کەمی دەرمانماوە ساو کێشەیەمان نەماوە لە سندوقی کۆمەکی شێرپەنجە زۆربەی زۆری دەرمانەکان دابین دەکات و بەغداژ وا خەریکە دەست پێکاتەوە بۆمان بنێرە. چیرۆکی ئەو کوڕەتان چیەوە بۆ نەشتەرگەری بۆ ئەو کوڕێ من گوتی تەقیە دکتۆر گوتی تەقیە چی تەقی لە گرێ تەقیە لە ناو پێی نا هەر گوتی لاقی ئێسکەی تەقیە گوتی ئێسکەی تەقیە میز برمە دکتۆری دکتۆرەکانی هەولێرم زۆر پێ کرد گوتیان تەقیە و لی پیس کردیان چەند دەبیەوە والله ئەوە 5-6 مانجی دێتن 6 مانگەوە بەس عملیات ئێستا پێی ئەو لەوەندەی لای خوارە عیبینێ بەس ئەوەندە دکتۆر ئەلیرکوانە گوتیان لێژنە لە سەری دانیش دکتۆرەکانی هەولێری هەمووی گوتیان ئەلیرەکان دەبێمە لێکەینەوە فڕە بدەین لاقی بۆ لەبەرەوەی لەبەر نەخۆشیەکەی گوتی ئەگەر بەس لە ئەڵمانیای بیتن ئێستا پێی ئیش ناکە و پێی ئیش ناکە بە ئەوەندەی لای خوار ئەوەندەی ئیش دەکە بەس ئەوانەی یعنی بێ ئەمەل بۆ ئەوەندەی وڵا باش نییە دەری بە زووترین کات یعنی دەبی لەو مانگەی ئەو مندارە پێویستی پێەیە پێویستی بە دەرەیە بۆچی خوێنی تێدەکەن ئەوە سێشەمێ ئێستا خینی کەما خینی سێشمێش پێویستی بە عملیاتە شتکەیە ئەلێرە دکتۆرەکانی ئەو لێرە دەرێن ئێستا واگە سێشمە لێ بکەین دووەم جارە دووەم جارە دەری بەس پێویستی بە ئەڵمانیە گوتمان گوتیان لێرە گوتیان نەگوتیان نە تورکیان نە هیند بەکەل ئەو مندارەی نا ئیلا ئەڵمانیە ئێستا بۆ ئێوە نایبە ئەڵمانیا اختیدارم نییە والله ئیلا گەر لە ڕێی حکومات سەرۆک یارمەتیمان بداتن یارمەتیمدا خوا خێریان بنووسیتن چکە ئەو مندارە و گەنجە جوانەوە نییە بێ ئەمەل بیتن گەلە گوناع بێ لاقبی ئەلێرە بیتن دەبی لاقی ببڕمەوە تەمەنی 11 ساڵە بە بەژن سەلامە هەر گەورەیە باشە ئێستاوە ئەگەر لێرە چارەسەر نەبیت چی دەبیت وڵا گە لێرە چارەسەر نەبی دەری لاقی دەی ببڕێتەوە ئەو هەیە ئەلێرە دەنارێنی بەس دکتۆرەکان گوتیان لە ئەڵمانیای ئللا هەمەلیارێک بهین ئەلێرەنا لە عیلاجی بدەین چیمیایی و ئەو هەلێرە ئەوەی بکەین و دوو هەفتە دە ڕۆژ بێهۆش دەبی ئەو هاو بیبینەوە مارێ و 20 ڕۆژ جارشکە بهینەوە ئێرە ئەو هادیسان ئەوە دەبێت بەخۆم کاسبم هیچ ئیشەکەم نییە نەوەڵە هیچ ئیمکانەتی ئەڵمانی هەمەیە ناوەڵە ناگەمە 6 مندارم هەیە داوە لە سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت دەکەم و هەموو کار بەدەستان و یارمەتیمان بدەن ئەو پێویستی بە دەرەوە هەیە بەخۆشم ئیمکانەتی ئەوم نییە بی بەمە دەرەوە داوە لە هەموو کەسەکی دەکەم داوە لە خێرخوازان دەکەم یارمەتی بەڵێ ژیانی لە مەترسیدا مانگە دوومانشکە پەرتەبی بەناو هەناویدا پەرتەبی لە دەست دەدەین. بەپێی ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆی 100,000 کەس لێو هەرێمی کوردستان 98 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن واتە توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ وڵاتانی دنیا ڕێژەیەکی ستانداردە یان جێگای مەترسی نییە. سەبارەت بە خەرجیەکان بەرپرسانی ئەم نەخۆشخانانە پێمان دەڵێن ساڵانە تەنیا لە هەولێر خەرجی هەر نەخۆشخانەیەک بە هەموو پێداویستیەکانەوە لە 50 ملیۆن دلار تاوەکو 6 ملیۆن دلار خەرجی ساڵانەی ئەو نەخۆشخانانەیە کە لە نێو شاری هەولێر بەڕێوە دەچن. ئەمە بێجگەل لە نەخۆشخانەکانی سلێمانی و نەخۆشخانەی دهۆک و چەند نەخۆشخانەیەکی دیکە واتە خەرجیەکان یەکجار زۆر. ئیسلام ئیسلام چەند دەبی نەخۆشی ئیسلام؟ 6 مانگونیەوە. 6 مانگونیەوە؟ شوێنێکت دێشی شوێنێکت دێشات ئێستا هیچ جێکم ئازاری نییە. پێشتر چی بوو؟ وڵا پێشتر سرم تەپەتە پێ کرد وەکو درتە ناو سەرداوی تەپەتە پێکە. بەڵێ وڵی لە بیدایەتەکەی وە ڕەنگی سپی هەڵگەڕا بەڵێ مش هەستم پێ نەکرد
کە هەستم پێ ئەکرد بەڵام وەمزانی لەبەر کەش و هەواکەیە ڕەنجی زەر هەلگەڕا ئێستا بەرەو مانگانە ئەڕوا تەندروستی بەرەو باش بوون ئەڕوا. با لە جۆرەکانی ئەو نەخۆشیەوە دەست پێ بکەین چەند زۆر هەیە لە هەرێمی بڵێ بەخۆی شێرپەنجە ئەو نەخۆشخانە تایبەتە بە نەخۆشیەکانی شێرپەنجەی وشک و شێرپەنجەی خوێن هەموو جۆرەکانی شێرپەنجەی خوێن چی گەوران چی منداڵان هەر لە نەخۆشخانەکەمان چارەسەر دەکەین هەموو جۆرەکانیەوە هەروە شێرپەنجەی وشکەکان کە شێرپەنجەی با بڵێن سیەکانەی لۆمکەی مزڵدانەی مێشکەی پێستەی ئێسکە هەموو شێرپەنجەکان دەگرێتەوە با بڵێنی گەدەیە ڕیخۆڵۆکەکانە هەمووی لێرە چارەسەر دەکرێت بە هەموو جۆرێکیەوە. ئەوەی زۆرترینی باوە لە هەرێمی کوردستان چ جۆرێک؟ بەخۆی بەگشتی با بڵێن شێرپەنجەی مامک لەسەری هەموو شێرپەنجەکانە کە ئافرەت تووشی دەبی لەبەرەوەی معنی ئەمە ئەم ساڵی هۆشداری زۆر دەکەین و چ لە لێرە لە نەخۆشخانەکە لیان لە نەخۆشخانەی ڕزگاریان لە سنتەری شێرپەنجەی با بڵێن پشکنینی مەمک کە ئەویش هۆشداری زۆر دەکرێت لە ژمارەیان زۆرە لە هەموو سەرتاسەری دنیاش دامەن شێرپەنجەی مەمک لەسەری هەمووانە لە دوای ئەوان شێرپەنجەی با بڵێن سیەکان دێ لەگە شێرپەنجەی کۆلۆن کە بە مەرتەبەی دووەم و سێم دێن لە پیاوان شێرپەنجەی با بڵێن سیەکان یەکەمە قۆلۆن پرۆستات لە ئافرەتان شەر شێرپەنجەی مەمک قۆلۆن دوایە شێرپەنجەی سیەکان دێن. باش ئەگە بەراورد بکەین لە نێوان ڕەگەزی نێر و مێ کامیان زیاتر تووشی بەراوردەشی بەس بەجێری ئەگە شێرپەنجەکەت مەسەلەن بۆ نمونە شێرپەنجەی مەمک کە تایبەتە بە ئافرەتان بە شێرپەنجەکانی لە هەردووکان توش دەبن لە گەورە لە منداڵ بەگشتی جیاوازێکی وانە ینی ئافرەت زۆرترە یان پیا زۆرتر. سەبارەت بە منداڵان چۆنی؟ بەڵێ منداڵان ئەوان شێرپەنجەی با بڵێن خوێن لە منداڵان زۆرترە کە با بڵێن بە ناوی زانستەکەی دەرێ لیوکیمیا دوو جۆری هەیە جۆری کە لە ناکاو ئەکیوت لیوکیمیا ئەویش هەر دوو جۆری هەیە جۆری با بڵێن درێژخایەنەکە بەس کەمە لە منداڵان جۆری درێژخانەکە دامن لە ئەوانەی کە تەمەنیان گەورەیە لەوانە زیاترە نەک لە منداڵان جۆری تریشێ ینی نەخۆشیەکانی تریشەیە کە لە منداڵان لە کلیەی لە گورچیلەی لە با بڵێن چاوی لەوانە توش دەبن یان لە لیمفۆما گرێ لیمفیە. ئەوەی سەبارەت بە منداڵان چ جۆرێکی یەکجار زۆرە لە کوردستان؟ لیکیمیا لە هەمووی زۆرترە کە لە سەروی هەمویانە کە یەک لە شێرپەنجەی خوێنە ئەویش دوو جۆریە جۆرەیان هەر زۆر خراپە جۆرەکەی دی هەندێک باشترە وەڵامی لۆ با بڵێن چارەسەری ئەوانە دەبیتن تا ڕادەیە. باشە سەبارەت بە ئامارەکان هەست دەکەین ساڵ بە ساڵ ئامارەکان ڕووی لە زێدەبوونە. ئامارەکان بەپێی ئەو ئامارانەی ئێمە هەیتمان بەڕێژەیەکی وانە ینی ئێمە با بڵێن کۆ دەکەینەوە لە 100,000 خەڵک بزانین چەند کەس توش بووە ئەمە دایمان ئامارەکانی خۆمان بەراورد دەکەین لەگە ئامارانەکانی وڵاتەکانی دراوسێ لەگە وڵاتە بیانیەکان تەمەشا دەکەین دامن لە ڕێژەیەکی وا زۆر بڵند نییە بڵێ وڵاهی ئەمە لە ئاستەشی ترسناکدا لە ستاندەری جیهانی و لەوانەیە هەندێک کەمتریشە بەپێی ئەو داتایانەی ئەو با بڵێن ئەو ئامارانەی کە هەیتمان تا ئێستا لە ڕێژەی جیهانیە و ستاندەری جیهانی. باش ئەوەی من زانیاری وەرگرت بێت بێجگە لەوەی کە ئێوە نەخۆشانی دانیشتوی هەرێمی کوردستان چارەسەر دەکەن لە دەرەوەی هەرێمیش. بەڵێ ئێمە یەکەم جار با بڵێن نەخۆشی وەکو هەولێر شاری هەولێر دوایە ئەوە با بڵێن شارەکانی دهۆک سلێمانی و کەرکووک و هەندێک نەخۆش دێن جگە لەوە شارەکانی تری عێراقی ناوەڕاست و ئی باشوور کە سەردانمان دەکەن زۆر جارە مەلیان دەپرسین بۆ لە شوێنی خۆتان چارەسەر ناکەن دەڵێن لەبەر مەسەلەن یان کەمی دەرمانە یان شوێنەکان زۆر پیس و ئەوە یامە ناتوانین لەوەی چارەسەرکەن دێنێ ئێرە جگە لەوەش ئەوانەی ئاوارە بوون و ئەوانش کە با بڵێن برا کوردە سووریەکان کە بەهۆی شەڕی ئەوەی کە لە سووریا هەبوو ئاوارە بوون داهاتنە هەرێمی کوردستان ئێمەش بەبێ بەرامبەر ئەوانیشمان چارەسەر دەکەن لەبەرەوەی نەخۆشخانەکانی هەرێم لۆدێکی زۆری لەسرە. تیمی تەندروستی کێشەمان نییە لە ڕووی پسپۆڕێتی دکتۆر لە ڕێی پسپۆری ئەلحەمدولیلا ئێمە پێشان یەک دکتۆر لەو نەخۆشخانەوە بەس خۆشبەختانە ئێستا نزیکەی با بڵێن پسپۆریەکان گەویشتەسی پزیشک بە هەموو بەشەکانی تاقیگە و بەشی ئۆنکۆلۆجی بەشی نەخۆشیەکانی خوێن و بەشی منداڵان لەگەڵ بەشی بەڵێ دەرمانسازی کە ئەوانش بە دوواچوونی بۆ دەرمانانە دەکەن کە بەکاردێ لە نەخۆشیەکانی شێرپەنجە خۆشبەختانە تیمەکە باشە بە گوێرەی ئەو نەخۆشانەی کە هەیتمان زۆر کەمی پێوە دیانە تەنها لە ئیمەنداڵان تۆزەکە کەم و کوڕیمان هەیە.
بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو نەخۆشخانەکانی تایبەت بە نەخۆشی شێرپەنجە تا ڕادەیەکی زۆر باشتر بوونە چ لە ڕووی پێداویستی پزیشکی چ لە ڕووی پێداویستی دەرمانەوە. لەگەڵ ئەوەشدا زۆربوونی نەخۆشی شێرپەنجە لە نێو هەرێمی کوردستان وا دەکات تەنیا حکوومەتی هەرێمی کوردستان بە فریای ئەو نەخۆشانە نەکەوێ و دەرگاش کراوە بێت بۆ خێرخوازان تاوەکو دەستی یارمەتی بۆ نەخۆشانی شێرپەنجە ڕابکێشن و ژیانی بەشێک لەو نەخۆشانەی کە لەم نەخۆشخانانە هەن ڕزگار بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.